بەنای خۆی بەخشندەوە مێرەبان سڵاوتان لێ بێزان و خۆشەویستان، من عیمران ئەمیر خۆشحاڵم جارێکی تر لە بەرنمەیەکی نوێی هەڵوەستەوە بە ئێوەی عەزیز و خۆشەویست شاد بوومەوە. ئەمڕۆ دەمەوێت باز لە دیاردەیەکی خەتەرناکی هەرێمی کوردستان بکەم. حاڵەتێک لێستاکە خەریکە بووە بە دیاردەی لەشفرۆشی. بەداخەوە لە هەرێمی کوردستان لەگەڵ زۆرێک لە قەیرانەکان دەبینین ئێستاکە دیاردەی لەشفرۆشیش ئێقەی زۆرێک لە شارەکانی هەرێمی کوردستانی گرتووە. بەداخەوە لە ئێستادا هیچ کام لە شارە گەورەکان هەرێمی کوردستان نییە گەڕێک کۆڵانێک شەقامێکی نەبێ تایبەت بە لەشفرۆشەکان. بۆی ئەمڕۆ دەمەوێت هەڵوەستە لەسەرە و دیاردە خەتەرناکەیە بکەم کە کاریگەری بەسەر ئابووری و ئەخلاق و ئاینی کۆمەلگاوە هەیە. ئەمڕۆ هەڵوەستە دەکەم و دەمەوێت بزانم کێنەوانەی کاری لەشفرۆشی دەکەن و ئامان چییە لە کاری لەشفرۆشی و تا چەند لە هەرێمی کوردستان بە یاسا ڕێگری لە کاری لەشفرۆشی کراوە. من تاوتوێ و بابەتانە دەکەم ئێوەش بینەر و بیسەرمان بێت. دوایی ئەو کرانەوە و ئەو گەشەکردنی ئابووری عێراق و هەرێمی کوردستان ئەو بابەتە لە عێراق و هەرێمی کوردستان پێی نایە ناو بازرگانێکی گەورە، یعنی ئەوەی کە ئێستاکە سەیری دەکە وەکو بازرگانێکی گەورە بۆ ڕاکێشانی گەشتیاری دەرەوە و ناوەخۆ ئەوانە لە شوێنەکان بازرگانی پێوە دەکرێت بە دلیلی ئەوەش کە حکومەت چەندین جار ئەو باندانە دەستگیر دەکاتن. بە قەولی خۆیان ئەو باندانە پشکنینی پزیشکیان نییە یاخود بازرگانی مرۆڤیان تێدا کراوە، کچانی خوارد تەمەەن 18 ساڵی تدا بەکار هاتووە، کاری بازرگانی لەشفرۆشی پێکراوە. ئەوەی لەسەر لەشفرۆشی، بەڵام لە شقڕەکان ئێستاەوە گرنگە لەسەر شقڕەکان ئەوانیش هاتە وەک ئەوەی لاتەوە وەکو بازار خستن ڕووی زیاتر و فرۆشتنی زیاتر و هەڵگرتنەوە ڕێی وای لێ هاتووە. هەتا وەک باز دەکرێت لەشکڕەکانی عێراق و بەگشتی و هەرێمی کوردستان هەر هەمووی نرخیان بۆ بابەتی سێکس داناوە کە ئەوی باز دەکرێت و 200 دلارێکە هەیە هەتا لە شەرق و لە غەربی شەوایان پێکردویان سەکە بازی 200 دلار خەڵکی عێراق وات پێ دەڵێ بە ئاسانی. لەشکڕەکان و لەشفرۆشەکان حکومەت ئیشی ئەوەیە تەنزیمی بکە. من شتەکەت پێ بڵێم پێشووتر وا باو بکە لەشکڕەکان کەسانی دەوڵەمەند و زەنجیم بوو، بەڵام هاتنە خوارەی نرخی فرۆشتنی سێکس خەڵکی ئاسایی بیر نەچێ ماوەک بەر لە ئێستا یەکێک لە شارەکان لە هەرێمی کوردستان شەقامێک بە ناوی یەکێک لە سەرۆکی باندە لەشفرۆشەکان کرابوو کە بە نرخێکی زۆر هەرزان 3000 و 5000 دینار سێکسیان دەفرۆشت، وەکو ئەوەی کە لە شەرقی ئاسیا بە دۆلار نووسند بووە کە خەڵک دەچی بۆ لای ئەوەش وەی لات، یعنی وەی لات هەموو جیل و تەمەنی دەچوو لە تەمەنی گەنجانی 16 ساڵ و 15 ساڵ چون لەشکڕەکان تێدا بووە وە کچانی خوارد تەمەن ساڵ تێدا بووە. ئێمە بەر لە مانگێک بە ڤیددیۆ و دامپێدانانی پۆلیسی هەولێر بەڵێ لە لاکۆڵان و لە شەقامەکان یەکێک لە گەڕەکانی هەولێر و هەتا ئەوەی سلێمانیش ڤیددیۆ هەیە، من ئەگەر ویست دواتر پێشان دەدەم ڤیددیۆ هەیە کە لە لاکۆڵان لە شەقامی لە هەولێر لە سلێمانی لەسەر شەقامەکان دەوەستن بە بیانووی پاکردنەوەی جامی سیارە بە ئەو کەسانێک کە ڕیکۆردی ڤیددیۆیەکان کرد. منیش خۆم لێکۆڵم دۆ کردووە 5000 دینار 3000 دینار، ینی ئەوە $1.5 دەکات، ئەوە کارەساتە. خۆی ئوستاز ئەگەر بێت و حکومت منەظەمی بکات لە شوێنێکی دای بنێ دەرنەچێت لە غیری ئەو شوێنە دەرەچێت خۆی پلانەکان باشە زانانی حکومت زۆر چاندەری دەکات لە ڕووی پزیشکیەوە لە ڕووی مەکان و ئیقامات و مەسکەنەوە جیای دەکاتەوە ڕقابەت شتوین دەکاتن جیاوازە، بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستان و عێراق هاتۆتە دەرەوە لە شوێنەکە هاتۆ دەرەوە لە کۆڵانە ئەوەی کە ترسی ئێمە و خەڵکی هەرێمی کوردستان و تەنیا ڕەبتی بە مۆزوعی ئاینەوە نییە، ترسی ئەوەی هەیە ببێ بە کەلتور تۆ وڵاتەکەت بە لەشفرۆش ناوی بڕوە، ئەوەشەی زۆر ناخۆشە. تۆ وڵاتەکەت بنی هەموو نەوتە هەموو کانزایە سەرمایەکی مرۆڤی باشتەیە شوێنەکە لەسەر هێلی بازرگانی زۆر بەهێزێ عیبەکی گەورەیەتەوە بە لەشفرۆشی بەڕێوەبرسی. دەکرێت ئەزمون لە وڵاتان وەرجێری من نمونە وڵاتێکی وەکو نەرویز دە ئەوروپا بە یاسای لەشفرۆشی قەدەغە کراوە بۆ تا بازرگانی پێ نەکرێت. ئەوە کە لەشفرۆشی مەمنوع کرد یاسای بە یاسای قەدەغەی کرد
ئۆڵڕێدی بەهیچ شێوەیەک بازرگانی بە کچانی خوار هەجە ساڵ و لەشکری بچووکتر و ئیتر لە اقتصاد بشتووە ڕوونادا بەڵێ ئاسان منوعی کرد یان وڵاتانێک تەنزیمی دەکات زۆر بە توندی وڵاتانی تر هەیە هەرێمی کوردستانتانی ئەزمووی لێوەگری وای لێ نییە ئەوەندە بە ئاسانی هەم هەرزان بێ کڕیاری فرۆشیارەکە لە کۆڵان و لە شەقام بێن بامەڵە و بازرگانی پێوەکەن تەندروستەکەی خراپە لایەن تەندروستی خراپە وەک باسیم ئیقتصابی لێ ڕووداتن بازرگانی فرۆشتن شتەکە دابین نەچێت پێ بڵێم من بەدەداچون بۆ ئەو کردووە وەیلی هاتە لەش فرۆشیاتە ناو کافتریاکان بەشێک لە کافتریاکان لەش فرۆشیاتە ناوێت چۆن کەسێک دێتن کە لە کافتریاک دادنیشێ قاوە چا شتێک دەخواتن کچێک لە لای دادنیشێ قسەی بۆ دەکاتنی تر هەڵ قسەی بۆ دەکاتن و مامەڵە دەکات دوای ساعت 12 کە کافتریا دادەخرێت بە خەڵی خۆیان 12 یەک دوی شەو ئیتر دەستنەوە بۆ شوێن تر سێکسەکەی دەکەن ئەوە مامەڵەکردنی سێکسە یان شتر بۆ باز بکەم ئەوە کە حکومت دەبێت چاودێری ئەوە بکەم بەشێک لەو خانمانەی کە لە کافتریاکان کار دەکەن تکایەوە بێحرمەتینی بۆ خانمانەیە کە لە کافتریا کار دەکەن بەشێک لەوانە چەند کافتریاک پێکەوە مامەڵە دەکەن کۆنتراکتێک لە مەیدی خۆیان کردووە دەبێت ئەو کچانە بەس لە کافتریاکانی ئەوان کار بکەن مەسەرەن دەکچن لێرە ئەوش دەکچی ئەوش دەکچیە تەبادلی پێک دەکەن بۆ ئەوی مشتریەکانە بۆ دەمیدەڕ ئەو مشتریانەش تەنیا نایە بۆ قاوە خواردنەوە بۆ یاری ئۆکەیبی وەلیاتە لە پەنای ئەوە کالێس فرۆش دەکەن لە پەنای کال لە پەنایکی تر وەی لێدێ تەنزیم دەبێت بە کللتور دەبێت بە پیشە یەکەمی خەڵک ئەوە زۆر کێشەیە تۆ سەرمایاکی زۆرت هەیە لە مرۆڤ سەرمایاکی زۆری ژێر قاکت هەیە بازرگانی تێ هەموو شتەکەت هەیە ناکرێتەوە بە دوای پیشەی لەش فرۆشیەوە بڵێ بەڕێوە بچن بە گەشت گوزار ئەوە مانای نییە زۆرە لەش فرۆشەکان لەو شوێنانەی کە پارە بەسەر ئەو شوێنانە هەڵدەدەن حکومت خۆی چاودێریان دەکا پۆلیس خۆیان چاودێریان دەکەن هەم بەنیابەر خۆمان دەبینی شوێنەکانە پێدا دەخە هەندە شوێنان پێدا دەخرێ بەڵام ڤیدۆشمانەیە کە بە گوش پارەیان بەسەردا هەڵدەدەن و زۆر لە جۆرەگە سپیکردنەوەی پارەی بیرین نچی ئەوانە سپیکردنەوەی پارەی زۆر تێدا لەش فرۆشی لە پەنای ئەوەدا چەندین ئامانج دەهێنێتە چەندین ئامانجی پێکایە کە سپیکردنەوەی پارەیە و بازرگانیکردنە و هەندە شوێنێ بزرکردە و دەمێ ئەوەش بە حکومت بڵێم کە بیرتان نەچێ زۆرترین مراوەغاتی مخابەڕاتی و زۆرترین خدعی مخابەڕاتی لە ڕێ لەش فرۆشەوە دەکرێت تکایە ئاگاداری من ئەوە کارێکی خەتەرە بە تاکیدی بڵاوبوونەوەی نەخۆشی لێ دروست دەبێتن بە تاکیدی لادان دروست دەبێت ئیدمان دروست دەبێت چکە بیر نەچێ ئیدمانی سێکسی شێ ئیدمانی ئەوەیە لەسەر هەردووچیان وەکو مەقابل دادەنێم هەمان ئەو لەشکڕە و ئەمان لەش فرۆشەکەش ئەو هەیە دەوێت بزانی ئایا بە فعلی ئەو کەسێک کە لەش فرۆشی دەکاتن بەڕاستی پارەی نییە و بری نەچێ من بەدەچون بابەتە کە دوشتێک پێ بڵێم لەوانەیە خەڵکەش پێی ناخۆش بێ پێشتر وامان باس کردویان مامان زانووی ئەو لەش فرۆشانە زۆری عەرەب و یاخود ئازەر و تورک و نازان فارس و شتیوان بەڵام بەداخەوە وەڵی من بەدەچونم لەگەڵیان کردووە وەڵی بۆ کارێکی میدیایی لەگەڵیان دانیشتیمە قسەم لەگەڵیان کردووە بە هەرچی پیرۆزیە من سونی دەخۆم کوردی دەداوە لە هەموو شارەکانیش لەناو باندا داوە ئەجە بزانە بە چ هۆکارەکە تووشی ئەو کارە بوو ئایا بەزدی بە فعلی ئەو کێشەی هەبووە یان بەزدی بازرگانە چی سووک و ئاسانە خۆی لە هەموو وڵاتێک ئەم بابەتە هەیە بەڵام ئەوەی کە کارەساتە لەم وڵاتە چەند شتێکە یەکەم دەستشلی مەسئولین و لێپرسراوانی ئەم وڵاتە لەم بابەتە دەستکراوەیی دووەم ڕێخۆشکردن بۆ پەرەپێدانی ئەم بابەتە چ لەم خۆ چ لە دەرەوە سێ لە پشتی ئەم مەوزوعەوە دەستی ئەو مەسئولانە هەیە بۆ هێنانی ئەو کەسانە وەکو باندێک و خەریکە ببێتە بابەتێکی تیجاری و بوشە ینی ئەمە وای کردووە کە ئێستاکە پەری پێ بدێ نقطەی تر ئەوەیە ئەم بابەتە ڕەواجی پێدرێ بۆ ئەوەی تۆوانی شان بدەی ئەم وڵاتە وڵاتێکی دیموکراتیە و وڵاتێکە کە شوێنی ڕابواردنە و خەڵکی تر لە دەرەوەی هەرێمی کوردستان چ لە خوارووی عێراق چ لە وڵاتانی تر کە بێنە ئێرە ئەم بابەتیان لە خەیاڵ بێ بۆیە ئێستەوە ئەمە ئەگەر ئەم بابەتانێ لە بابەتانەوە
ئەمە تەشجیع بکری ئەمە کارەساتە ئەنا تاکوتەرە لە هەر وڵاتێک بای خۆی تایەتی بەڵام یەک ئەمە پێچەوانەی یاسایەکە و پێچەوانەی دەستوریشە کە ئەم بابەتە لە کوردستانە ڕەواجی پێ بدرێ چونکە یاسا ڕێی ئەمەی گرتووە باسی زینا و لەشفرۆشی بە ڕسمی شتێکی وانە کە تۆ پەری پێ بدەیت ئیجازەشی پێ بدەیت لە هەمووی کارەساتر ئەوەیە نە ئەوە تا بە ئیجازە ڕێ ئەدرێ کە لە وڵاتان ئەمە ئیجازەی هەیە بڕۆ ناو هەموو پاریس بگەڕێ بڕۆ لە هەموو وڵاتانی لە ناو سوید بگەڕێ بۆ نمونە شتیوانی بەمبەر بەڕەڵایی کە لێرە هەیە بە یاسا هەیە یەک بینایە دوو بینایە لە یەک ئاسیمەی وڵاتێکە ینی یەک دوو بینا هەیە بەس لێرە خەریکە ناو کوچە و کۆڵانەکان ناو شوقەکان ناوستیەکان ئەمە کارەساتە بەڕاستی ئەمە ئەم ڕێپێدانە زۆر خراپە ناوەتا یاسا جێبەجێ ئەەکەن بۆ ڕێگرتن ناوەتا بە یاسا ڕێکی ئەخەن لەبەرەوە بربەڕەلایەکی زوا دروست بووە ینی ئەوەی کە هاتووەتی ئێرە ممارەسەی ئەم بابەتاکە یەک دنیا نەخۆشی ئەخلاقی ئەوە هەر هیچ قسێ لەسەر نییە جگە لە نەخۆشی جەسەدی ئەمەشی هێناوە بەڕاستی بۆیە بابەتەکە ئەوە هیچ بە یاسا ئاسمێنەکە نەم بابەتە قەدەغەیە ئەمە بەڕاستی ئەم تەشجیع و ینی چۆنەڵی دەست لە پشتەی لەگەڵا بخۆی ئەوانەی کە لەش فرۆشن وازەحە ئەوانەی کە لەش فرۆشن یەک هەندێک نسبەیەکی زۆر باش لە وڵاتان هاتوون ڕێیان پێ ئەدرێ یعنی من شاید حاڵی خۆم بووم خۆم لەناو حاڵەتەکەیا بوو لە سەیتەرە کە خەڵک هاتووەتە ئێرە هەندێکیان گرتووە بردویانەتە ئەو دوو سەیتەرەی کەرکووگیان مووسڵەوە چەند سەعاتێکی پێچوە بە تەلەفۆن فڵان مەسئول هێناوێنێتە ئەم دیەوە نەفەر بووە لێرە یعنی من لەگەڵ خەڵکێک دانیشتومە کە ئیشی ئەوە بوو ئەمانە دەرکان لەم شوقانە دەریانی کردووە گیراون هێناوێنێتی بۆ دەستگا ئەو ئافرەتەی کە ممارەسەی ئەم بابەتە ئەکا زیاد لە 40 ئافرەتی تری لەلایە بە تەلەفۆن لە جن و بۆ بۆی دێ بۆ مەسئولینی ئێرە بۆ ئەوانەی کە ئەم بابەتە ئەکەن ئەو ئافرەتە ئەبایە بگیرایە بە کەفالەتی خۆی بەڕەڵا بووە ئەو ئافرەتە جاران لێرە سەدەقە و سواڵێ کرد ئێستا بە قسەی ئەوان من نایناسم بە قسەی ئەوان ئێستا سیارەی 20 دەفتەری لەبەردەستە ئێستا باندی هەیە ئێستا نەفەر ئەدۆزێتەوە بۆ ئەمانە کەواتە ئەمە شتێک لەبەردەستێت یعنی مە زۆر خەتەرە بەڕاستی ئەوە بەشێکی وێ بەڵام بەشەکەی تری ئەو کارە ساتانەی کە لە ناو خێزانەکان ڕوو ئەدا لە ڕووی ینی هەست نەکردن بە مەسئولیت لەلایەن پیاوەوە غەدرکردنی پیاو لە ژنان غەدرکردنی باوک برا لە کچەکانیان جیا ئەبنەوە لە پیاوەکان وایان لێکەن یعنی نابنە داڵدە بۆیان ژیانیان بۆ خۆش ناکەن وەکو باوک و برا لەگەڵیان نابن بازێکیان هەندێ پیاو تەنانەت خۆی جاروا بۆ خۆی ڕێخۆشکەر بوو بۆ ئەو بابەتەی کە ژنەکەی ئاوها بێ ئەمانە لەناو کۆمەلگاهی خۆمان بن تا حدێک ئەتوانی بڵێ ئێمەمانان ئەوانەی مصلحن بە بازێ بە قانون بازێ بە ڕێکخرا و بازێ بە مامۆستایان بازێ بە دین و ئیمان ئەمانە قابل لە بە عیلاج بەڵام کەسێک بۆ ئەوە هاتبێ بۆ ئەم وڵاتە ئەمەیان کارەساتە و ئەوانە بتێو نەتەوێ تەسیریان لە خەڵکێک کردووە لەم وڵاتە شتی ئاوا دەرچی خەریکە ببێتە دیاردە یعنی لە هەرێمی کوردستان خەریکە ببێتە دیاردە ئەگەر ڕێی لێ نەگیرێ یعنی تۆ دیاردە چییە؟ یعنی تۆ کۆمەلگایەک پڕی خەڵکە بەوە ناسراوە شوقەیەک ئێستا بڕۆ لە فڵان شوێن بەبێ ناوهێنان شوقەیە بگرێت لە ڕوو نایە بچی لە ڕوو نایە بچیتە گەڕەکێکی تر دیاردە چییە؟ یعنی ئەمە غەیری ئەوە مەسەرەن ئەم هەموو مەساجەی کە کراوە باشە بۆ دادخست بۆ کردەوە هەندێکیان داخست و کردیانەوە بۆ 4-5 بار و 4-5 یانی شەوانەدا ئەخەی ئەوانەی تر بۆ داناخی لە چۆ ئیجازەی قۆمارکردن هەیە لەم وڵاتە لە چۆ ئیجازەی ئەم هەموو ڕەقس و سەمای هەیە لەو نادیانەی کە قەرارە ینی ئەبێ بە قانون ڕێکی ڕێک بخرێ ئەمە وەک گوتم ینی دەسەڵات لە پشتی ئەم بابەتەوەی کاری لەشفرۆشی لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونە بەداخەوە ئەو زانیاریانە ئێمە هەمانە لە شێوەی باند لە گەڕەکەکان و هەروەها لە شوێنە گشتیەکان یاخود لەو شوێنانەی کە بە ناوی یانەی شەوانە و مەساج و ئەوانە بەڕاستی خراپ بەکاردەهێنرێن بۆ ئەو کارە
کە ئەمەش دەرەنجامی زۆر خراپی لێکەوتۆتەوە لە کۆمەڵگەی کوردەواری و لە ڕووی قانونی لە ڕووی یاسایی نەخێر ڕێگە پێدراو نییە و یاسا کاری لەشفرۆشی قەدەغە کردووە ئەوەی کە دەکرێت لە هەرێمی کوردستان بەدەر لە یاسایە بەدەر لە عورف لە ئاین لە هەموو شتێکە بەدەر لە هەموو بەها کۆمەڵایەتیەکانە بەها ئەخلاقیەکانە و ئێمە لە ڕابردوو لە چوارچێوەی کاری پەرلەمانتاری ئیشی باشمان لەسەر کرد نەتیجەی هەبوو بەڵام بەو شێوەیە نەبوو لە ئاستمۆحی ئێمەدا هەبێ بە نمونە من خۆمکارم لەسەر ئەوە کرد کەیانەی شەوانە لە هەرێمی کوردستاندا بخرێت چونکە بۆ مەبەستی خراپ و هەروەها بۆ کاری لەشفرۆشی بە شێچیان بەکاردەهێنرێن و هەروەها مەساجخانەکان کە ئەمیش لە هوتێلەکان یاخود شوێنی تایبەت بە مەساج لە هەرێمی کوردستان بۆ مەبەستی کاری لەشفرۆشی و بەدڕەوشتی بەکاردەهێنرێن بەداخەوە خۆی ئەوانەی کە کاری لەشفرۆشی دەکەن زیاتر خەڵکی بیانین لە هەرێمی کوردستان و ئەو خەڵکە کە دێ لێرە دەمێنێتەوە بە ئیقامەی ئیش واتە ئیقامەی ئیشی پێدەدرێت لێرە دەتوانێت بمێنێتەوە بۆ ماوەی 2 ساڵ و ئێمە لەو بڕواایەداین کە چاودێری ئیشکردن کە ئایا بە ئیقامە ئیش هاتووە ئیش دەکا یاخودنا چاودێریەکە زۆر لاوازە یاخود هەر نییە چکە ئەوانەی دێن کە بە ئیقامەی ئیش دێن ئیشەکەیان دەبێتە ئەو ئیشە بەداخەوە کە کاری لەشفرۆشیە و پاش ئەوە پاش 2 ساڵەکەش دیسانەوە زانیاریانی ئێمە هەمانە بۆیان نوێ دەکرێتەوە ئیقامەکەیان بۆ نوێ دەکرێتەوە کە ئەمەش ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆیە کە سانسۆر بخاتە سەر ئەو کرێکارانە یاخود بەشێک لەو کرێکارانەی دێن لە هەرێمی کوردستان لەیانە شەوانەکە کار دەکەن و هەروەها یاخود لە مەساجخانەکان یاخود هەدەف و ئامانجیان کردنی کاری لەشفرۆشی و بەدڕەوشتیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ ئاسانە کۆنتڕۆڵکردنی چونکە هەر کرێکارێک لە هەرێمی کوردستان کە داخلی هەرێمی کوردستان دەبێ وەکو پێم گوتی بە مەبەستی ئیشکردن کارکردن یاخود تەئیدی ئیشی دەبێ هەبێ کە داخل دەبێ ئینجا ئیقامەی پێدەدرێ ئیقامەی 2 ساڵی پێدەدرێ دوای ئەو 2 ساڵە دەبێ حکوومەت هەرێمی کوردستان لایانی پەیوەندیدار لە کرێکارەکە بکۆڵێتەوە کە ئایا ئیشی چ بووە چۆن ئیشی کردووە لەکوێ ئیشی کردووە واگەر بۆ حکوومەت ڕوون بۆەوە کە مەبەستیان بێ بۆ حکوومەت ڕوون بۆەوە کە ئەو کرێکارە ئەو جۆرە کاری ئەنجامداوە زۆر ئاسانە کە ئیقامەکەی بۆ نوێ نەکرێتەوە بنێردرێتەوە وڵاتی خۆی ئەو کارە پێم وایە بە خەڵکی ئاسایی ناکرێ و بە خەڵکێک ناکرێت کە کەم دەرامەت بێت چونکە پارەیەکی زۆری لێت تێدا بە هەدەر دەدرێت وەوەی دەکرێت پێم وایە خەڵکی دەستڕۆیشتووە و خەڵکێکە کە سەرمایهدار و پارەیەکی زۆری لەبەردەستە چونکە بەداخەوە ئێستا وەکو باندی لێ هاتووە باند لە شوێنە گشتیەکان جێگا هەیە بۆ نمونە جێی فەرمیە ئێمە کە بە دوواداچوونمان کردووە باندی لێ هەبووە ینی لەو جۆرە کارانیان ئەنجام داوە لە گەڕەکەکان ئێستا بەداخەوە لە گەڕەکەکان باند هەیە ینی لە گەڕک خۆی هەموو گەڕەکێک لایانی فەرمی بۆ نمونە ئاساییشە مختارە پۆلیسە لێتی ئایا بۆچی ڕێگە دەدرێت لەو گەڕەکانە ئەو جۆرە باندانە یاخود خانوو هەیە خانووەکە چۆڵە و تەنها بۆ ئەو مەبەستە بەکاردێنرێت بۆچی ڕێگە دەدرێت بەکار بهێنرێت تێڕوانینی هەموو وڵاتان بۆ کاری لەشفرۆشی تێڕوانینە بۆ کارێک کە لە بنەڕەتان نەویستراوە واتە لەشفرۆشی یەکێکە لەو کارانەی کە نەویستراوە و ئەسڵ لە هەموو یاساکانی دنیا ئەوەیە کە لەشفرۆشی قەدەغە بکرێ بەڵام ئەگەر وڵاتێک نەیتوانی قەدەغێ بکە لەو کاتەیە لەشفرۆشی کۆتوبەندەکە ئەمە ئەوەیە کە لە زۆر وڵاتی یەکێتی ئەوروپا هەیە بۆ نمونە مەسەل لە وڵاتانی وەکو هۆڵەندا وەکو بەلجیکا وەکو ئەڵمانیا لە هەندێک شوێن لەشفرۆشی ڕێگە پێدراوە بەڵام ئەوەندە کۆتوبەندی هەیە کە تۆ گەر کۆی بکەیتەوە بۆ نمونە لە شارێکی وەکو با بڵێم ئەمستردامە ژمارەی لەشفرۆشەکان هێندە نییە باش هەندێک شوێنی عراق یاخود هەرێمی کوردستان ئەمە هۆکارەکەی چی هۆکارەکەیەوەی ئەو هەموو کۆتوبەندەی لەسەر کاری لەشفرۆشی دانراوە بۆتە هۆیەوەی کە بەڕاستی باڵم لەشفرۆشی بەو شێوەیە باڵم پەرە نەسێنێەوە بۆ شێوەیەک بەرفراوان نەبێت مەجالێکی بەرفراوان نەبێت ئەمە تێڕوانینی وڵاتانە بەرامبەر بە کاری لەشفرۆشی
ئەوەی لە کوردستان هەیە بەڕاستی ینی من زۆر جار بیرم لەوە کردو ئەوەی لە کوردستان هەیە ئایا ئەمە ئەکری پێی بڵێن لەش فرۆشی بە بۆ چوونی من لە هیچ بار و دۆخێکە ئەوەی لە کوردستان هەیە ناکرێ وەکو لەش فرۆشی ناویبێنین بۆچی لەبەرەوەی لەش فرۆش هەیە جارێ لەش فرۆش کەسێک کە بە ئیرادەی خۆی ئەو کاراکات بەڵام لە کوردستان ئەوانەی لەو بوارەیان ئەکرێ واناوێن بێنین کە ئەمانە زۆرینیان قوربانی دەستی نەبوونی سیستەمن قوربانی دەستی خێزانی شکست خواردوون قوربانی دەستی خراپی بارودۆخی ئابوورین قوربانی دەستی کللتوری خراپن قوربانی دەستی ئەو دۆخە سیاسە خراپەیە کە لە عراقا لە ماوەی چەندین ساڵی ڕابردووە هەبووە مەسەن ئەمانە هەمووی بۆتە هۆی ئەوەی کۆمەڵێک قوربانی ڕوودا و زۆرینی هەرە زۆری ئەوانەی لە کاری لەوەی کە با بڵێن لە کوردستان پێوترێ لەش فرۆشی و تێوە گلێنراون بەڕاستی ئەمانە کەسانێک نین بە ئارەزوی خۆیانەوە ئەم کارە بکەم بۆیە باشترین وەسف بۆ ئەوەی کە لە کوردستان ڕوەدات ئەوەیە کە بەمە بڵێن بازرگانیکردن بە مرۆڤەوە بۆچی بازرگانیکردن بە مرۆڤەوە چونکو ئەمە هیچ یاسایەک نییە کە ڕێکی بخە ئەمە کەسانێکن کە لایەن کەسانێکی ترەوە کە بەهێزترن ئەمانەوە کۆنتترۆل کراون و لەلایەن ئەمانەوە بەکارەهێنرێن ئەمە مەترسیکی زۆر گەورە دروستەکە مەترسیە گەورەکە کۆمەڵێک دیوی هەیە دیوی تەندروستی هەیە دیوی یاسایی هەیە دیوی کۆمەڵایەتی هەیە یعنی ئێمە تەمەشاکەین هەڵەشانەوەی خێزان زۆر زیادی کردووە ئێمە تەمەشاکەین پرسی تەندروستی ئێمە لە ڕابردووە نەخۆشی وەکو ئەیدز وەکو سفلس ئەیدزمان نەبوو قەت نەمبیستوە لە کوردستانە ئەیدز هەبوو بێ بەڵام لە دوای دروستبوونی کۆمەڵێک شوێنەوە مەسەن ئەیدز لە کوردستان ئێستا باسەکری هەیە وەزارەتی تەندروستیش باسیەکە سفلس نەخۆشیەکە مەسەن ئەوەندەی من بزانم هەیە لە کوردستانە ئەمە هەمووی بەهۆی چیە بەهۆی نەبوونی کۆنتترۆلەوەی کاتێک کۆنتترۆل نەبوو ئەم جۆرە کێشانە زیادەکە وە ئەو کۆنتترۆڵی لە ئەوروپا هەیە کۆنتترۆڵێکی ئێجگار توندە وای کردووە کە بەڕاستی لەش فرۆش لە ئەوروپایە بەو ڕێژەیە نەبێت یعنی من بۆ من ناوی هەندێک وڵاتە پێوتی وەکو بۆ منە بەلجیکا هۆڵەندا ئەڵمانی ئەمانە شوێنیان هەیە بۆ لەش فرۆشی بەڵام هەندێک وڵاتی تر هەیە بۆ منە مەسە وڵاتێکی وەکو هەنگاریە ئەم وڵاتە ئەوەندەی کۆتوبند هەیە بۆ لەش فرۆشی ئەو پێی وایە لەش فرۆشی کردەوەیە کە لە یەک کاتاکرێ یاسایی بێ ئەگەر لە شوێنی تایبەت بەخۆی ئەنجام بدرێت کە ئەو وەکو یاساکە ئەوان وەکو کۆمفۆرت زۆن وەکو با بڵێم شوێنی ئیسراحەت ناوی بردووە و ئەم کۆمفۆرت زۆنە ئەوەندەی کۆتوبند هەیە کە هەموو هەنگاریا بگەڕی لەسەرەوەی بۆ خوارەوە لە ڕۆژهەڵات بۆ ڕۆژ ئاوای ناتوانانی یەک کۆمفۆرت زۆن بدۆزیتەوە بۆچی لەبەروی کۆتوبندەکان زۆرن و لە نەتیجەی ئەمەیە هەچ کەسێک کە بە پێچەوانی ئەو یاسا بەرکارانە کار بکە تاوان حسێبە واتە لەش فرۆشی لە ئەوروپا لە دەرەوەی یاسا لە دەرەوەی خانەکانی لەش فرۆشی کە لە ژێر کۆنتترۆڵی حکوومەت تەندروستی شارەوانی پۆلیسایە کردەوەیکی زۆر نایاساییەوە سزای زۆر زۆر توندی لەسەر بگرە سزای تونتر لەسەر لەشکڕە نەوەک لەسەر لەش فرۆش واتە بۆ منە لە وڵاتێکی وەکو سوید ئەوەی کە لەشکڕە ئەوە زیاتر سزاخوا نەک ئەوەی کە لەش فرۆشە بۆ چونکو لەش فرۆش زۆربەی هەرە زۆری جار قوربانیە و ئەوەی کە لەشکڕە ئەوە ئەو کەسەیە کە تەشجیعی زاهرێکی زۆر خراپەکە کە تەشجیعی قوربانیەکانەکە یعنی ئەمامایەکێکە لەو شتانەی زۆر زۆر گرنگە هەبێ بەداخەو لە کوردستانە تاوەکو ئێستا ئەمە نییە پرسێکی تر زۆر زۆر گرنگی ئێمە ئاماژەی پێ بکەین ئەوەی ئایا بەڕاستی چیە لە پشت ئەم لەش فرۆشیەوەیە من پێم وایە ئەوەی لە کوردستان هەیە و پێم بەڕاستی من پێشتری ژووتم ئەمە لەش فرۆشی نیە ئەمە بازرگانیکردن بە مرۆڤەوە ئەمە کۆمەڵی شتی لە پشتەوەیەکی چیان سپیکردنەوەی پارەیە کۆمەڵێک شتی دیکێ بۆ نمونە من بەڕاستیکی پێم وایە ئەمە خۆی بۆ خۆی پلانێکی گەورەیە یعنی هەڵۆشانەوەی خێزانی کورد پرسێکە کە ئێمە ناکری بەم شێوەی تەمەشایکەین و پێماوا بێ کە ئەمە ئاساییە خێزان نابێ بەم شێوەی هەڵوەشێتەوە و ناکرێت ڕێگە بدەین کە خێزان هەڵوەشێتەوە پێم وایەکێک لە ئەجەنداکانی پشت ئەم بابەتە پرسی هەڵوەشانەوەی خێزانە ینی تەمەشاکەین بتابی لە ماوەی دواییە زۆرترین کارێکری بۆی خێزان هەڵوەشێتەوە بۆی خێزانی ئێمە بەرەو شکستی زیاتر و زیاتر بڕوە بەڵێش خێزانی ئێمە کۆمەڵێک کەم و کوڕی هەیە بەڵام بەڕاستی خێزان هەبوونی لە هەموو حاڵتێکا باشترە لە نەبوونی و ئەمەی لە کوردستان هەیە بەڕاستی بەرەو کوێمانە بات پرسیارێکی گەورەی من پێم وایە ئەگەر بەم شێوەی ئێستا بەردەوام بین کوردستان ئەبێ بە تایلەندی دووەم
کە ئەمە زۆر مەترسیدارە، یعنی تەماشاکە تایلەند و تەنان بۆ ماوەیەک فلیپینیش. ئەم دوو شوێنە بوو دوو ناوەندی گەورەی لەشفرۆشی لە دنیاە، هەرچی لەشکڕ و لەشفرۆش هەبوو لێو کۆبوونەوە. ئەمە مەترسیدارە بۆ داهاتووی ئێمە، ئێمە بوو بەهۆی ئەوەی کە ئەم دوو وڵات بن بە هیچ شێوەیەک لە شێوەکان پێشکەوتنی باش بە خۆیانەوە نەبینن. بۆیە ئەم شێوازە لە لەشفرۆشی لە کوردستانە بەرەو تایلەند بوومانەبا کە ئەمە زۆر خراپە و ئەمە کارەساتی گەورەی لە دوایە و ئەماگە کۆنتترۆل نەکرێت بەڕاستێکی چ لە ڕووی کۆمەڵایەتی چ لە ڕووی ئابووری کۆمەڵی گشتی ترە ئێمە داهاتوویکی ڕەش چاوەڕێمانە. و پرسی سپیکردنەوەی پارە نابێت لە بیرمان بچێن بابەتێکی گرینگە و ئەمە بەکارهێنرێ بەڕاستی و هەندێکی تر پێیان مەسە من خۆم بەڕاستێکی پێم وایە ڕوئایەک هەیە کە ئەم ڕوئایەکی سەقەتت پێی وایە کە تەشجیعکردنی کەرتی گەشتیاری پێویستە هاوتەری بێ لەگەڵ ڕێگەدان بەم بابەتە. واتە ئەوان هەندێک کەس پێی وایە بەڕاستی بۆەوەی ئێمە گەشتیاری پەرە پێ بدەین ئەبێ ڕێگە بدەین بە هەندێک شتی وەکو لەشفرۆشی و ئەمانە کەمەش من پێم وایە بۆ خۆی هەڵەیەکی گەورەیە، ئەی ناکرێ ئەم دوو بابەتە بێکەوە ببەستینەوە، پرسی لەشفرۆشی و پرسی گەشتیاری. و ئەوەش لەوە بۆستێ پێم وایە هەندێک لە لایەنی دەرەکی هەندێک لە دەستە هەواڵگیریەکان کاری باش لەسەر کوردستانەکە ئەم کەسانە بەکارهێنن بۆ کۆنتترۆلکردنی بازێک پرس بۆ وەرگرتنی زانیاری بۆ هەندێک بابەتی تر کە ئەمە لە هەموو دنیا هەیە، ینی دوو چەکی زۆر کلاسیکی لە بواری هەواڵگیریە کە تاوەکو ئێستاش لە هەموو دنیا وەکو خۆی ماوەتەوە، یەکەم پرسی پارەیە، دووەم پرسی لەشفرۆشە کە تۆ توانی بەو دوو ڕێگایە زۆرترین زانیاری کۆبکەیتەوە. زۆر وڵاتی ژەماکە بەڕاستێکی تا ئێستش ئەتوان بڵێم کەم دەستگای هەواڵگیری هەیە ئەوە نەکەن. دواتر شرکت بێ بڵێم لە هەر کاتێک بەداخەوە قسە دەکەم کارێکی یعنی من ئازار بەوە دەخۆم کە لە دوای ئەوەی کە شپرزەی و هەڵوەشانەوەی خێزانەکان وەی لێ دێ زۆرجار سەرگەردانی دروست دەبێت، ئەو سەرگەردانی باندەکانی لەشفرۆشی ئەو کەسانە ڕادەچێتە ناو باندەکانی خۆیان بەڵگە لەسەر ئەوەیە و کەسانی وایە. من شتێکت بۆ باز دەکەم حەزم لێ لەو بەرنامەیەشدا من مەسئولی لەسەر قسەی خۆم کە 20 ئافرەت بۆ کارێک قسەم لەگەڵکردن 20 ئافرەت لە شوێنێک دوای ئەوەی کە هەڵوەشانەوەی خێزان و دوزا بنەوە تەمەنەوە قسەی خۆیان بوو تەنیا لەو 20 دوانیان کاری لەشفرۆشی ناکەن. یەک لەو دوانە یەکەچیان مێردەکەی خۆی دەیبە، ئەگەر نا 19یان بە فعلی کاری لەشفرۆشی دەکەن. ئەوە قسەی خۆیتیان قسەی خۆیانە من نەقلی دەکەم. سەرگەردانی منداڵ لە دروست دەبیتن، شەڕ لێ دروست دەبیت، چونکە خێزانێک لەشە لەشفرۆشی ناتوانێت ئیدامە بە پەروەردەکردنی منداڵەکە بدە و هەمان شێوە من پەیامەکەم بۆ لەشکرەکانیشێ چۆن لەشفرۆش دەکە خەڵک ئیتیهامی دەکات بە چاوی خراپ تەماشا دەکەن لەشکرەکەش هەمان شتە. تۆی وە دەکەی لەشفرۆشی بەردەوام دەبێت، ئەوە تۆی وە دەکەی لەشفرۆشی بەردەوام دەبێت، تۆ دادەنیشی بۆ پارەی لاف و گەزاف دەکەی لاشەی و ئافرەتە دەکڕێەوە ئیتر جێت لەوە نییە تەمەنی چەند بچووکە و چ زمانەکە و یان چیە جەوزار هەیە کە خەڵک بە ناچار بە لەشفرۆشی کراوە، کەسێک کە تەواو نەبووم بووە بۆ ئەوەی کە کاری دەستکەوێ ناچار بە لەشفرۆشیکەوە لەشکرەکان وانێک. پەیام بۆ حکوومەت هەیە بۆ لایەنی بەرپرسیار هەیە دیاردەی لەشفرۆشی لە هەموو دنیادا قێزەوەنە، هیچ وڵاتێک نییە ئەوە مەوزوعی بە مەوزوعی ئازادیەوە نییە، وەک ئەوە دەبن ئەو پۆڕستارە چەندین پۆڕستار هەیە لە یوتیوبدا سێرچی بۆ بکەن دوای ئەوەی کە کاری پۆڕستاریان کردو پەشیمانیان پێوە دیارەوە و خۆیان باسی دەکەن لە کۆمەڵگەی پێشکەوتەکان خەڵک بە چاوەشی نزم سەریان دەکاتن. پۆڕستارەکان بەگشتی هەم لەشفرۆشەکە هەم ئەوی هەم هەردووشیان دەکرێت حکوومەت ساودی ڕژدی لەسەدا بنێ کۆنتترۆلی بکە وەکو جارانی پێشووتر کۆنتترۆل کرابوو لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی سەکەنەوە لە ڕووی هەموو شتێک وەک بە زۆر لە جۆرەکان کۆنتترۆلی توندی بکرێت تا ئەوەندە نۆرمالەزە نەبیتن و نەبێت بە دیاردەیەکی زۆر ئاسایی.
هەموو گوناحێک هەموو سەرپێچیەکی خوا نوع عقوبەیەکی هەیە. ئێمە تەجروبەی وڵاتانی ئەوروپامان هەیە بەهۆی ئەوەی کە جۆیان نەدا لە دەرەوەی ژنومێردێکی شەرعیانە لە دەرەوەی ژنومێردێکی شەرعیانە ممارەسەی جنسەکەن. ئێستا بینیمان یەک لە عقوبەکانەوەی خێزان نامێنێ. یەکەم عقوبە لە دنیا نەمانی خێزانە، نەمانی ئەوەی کە ئەم پیاوەکو باوک ئەم ژنە وەکو دایک ناتوانن ممارەسەی ژیانکەن، مناڵ نامێنێ. دووەم عقوبە ئەوەیە نەخۆشیە نەفسیەکان دروستە بێ. سێم عقوبە ئەوە ئایدزە و بەڕێوەیە. من سەیرم لە پیاوێک دێ نەفسیەتی چۆن دێت بۆ لای ئافرەتێک کە پێشی ئەم دوێنێشە و پێرێشە و بەستت پێرێشە و لەگەڵ فڵان و فڵان و فڵان پیاو بوو. ئەم ئەچی بۆ لای تۆ تەسەوور کە ئەم هەموو نەخۆشیە بڵاو ئەبێتەوە. و من یعنی تا ئێستا خۆم سێ چوار حاڵەتم بۆ هاتووە ئافرەتن ڕووسپی دایکن ژنن لە ماڵ و تووشی ئایدز بوونە. هەین چوونە فەحسیان کرد بەس دەڕوو نایە یاعلانکەن بەهۆی پیاوەکانیانەوە. پیاوەکانیان ممارەسەی ئەو بابەتە ئەکات. یعنی ئەم ئافرەتانە کە هاتوون تۆ خوا عقوبەی قیامەتی هەر هەیە هیچ هەر ئینسانێک بە زیناکاری و داوێن پیسی بمرێ و یەخلود فیه مهانە هەتا لە قیامەت لەناو جەهەنەمە ئەسووتێت تۆ بنەکە و لە دنیاش عقوباتی ئەم بابەتانی هەیە بەڕاستی. یعنی ئەوە وازەحە وەسە لە عالەمان نەخۆشیەکەی پێوترێ ئایدس. ئەوە لوتفی خوایە بە لەتیفی خۆی هەمووی توش ناکات. ئەیەوێ ئەم ئینسانانە بگەڕێنەوە بۆ لای ئەنا ئەم بەردەوام بوونە و ئەوانی کە بێدەنگیشن ئەوانیش تووشی عقوبەی خوا بن. ئیتر دەسەڵاتە مەلایە بەنخوازە هەر کەسێ بێ بێدەنگی لە ئاستی ئەمە ڕازی بوونە بەم بابەتە. بۆیە مەسەرەن من یا جەنابەت هاشتاکێک ڕاگەیەنین زەختەکەین لەم دەسەڵاتە. یعنی ئەم وڵاتە نەبێتە مەیدانی لەش فرۆشان، نەبێتە شوێنی داوێن پیسەکان. یعنی تۆ وەکو دوکانداری لێ هاتووە ئێستاکە خەڵک بە کەیفی خۆی تلاتێنەکە لەو شوێن و لەو ستیانە. یعنی بەڕاستی عیبە بۆ شارێک بە تایبەتی بۆ نونە باسی هەولێرەکەم تەنانەت سلێمانی دۆک تا حەدێ باشترە ببێتە مەیدانی ئەوەی خەڵکێک لە جنوبەوە بێ بەو نیەتە بێ لێ هەولێر ڕابێرێ بەداخەڵ. ینی لەوەتەی ئێمە خەریکەم کاری بانخوازیین مانی مستەحیلە نەڵێم مانگانە یان هەفتانە شتی وانە ببێت ممارەسەی ئەو حاڵەتی کرد و هەڵخەڵەتیان راوە بەڵام خوا دەرگی تۆبەی لێ کردوتەوە خۆی بەرەوخوا هاتووە. ینی جوانترین قسە لەم بابەتە بکەین ئەوەیە جارێ ئەگەر پیاوان مشتری نەبن ئەوانیش بێ ئیشە بن. ومار گلەی لە ژنان ناکرێت کە لێ لەش فرۆش ئەبێ گلەی لەو پیاوانە بکرێت کە بازاری ئەوانە خۆشەکەن ئەوانە کارێکی وا بکەن. ینی هەم پیا و هەم ژن ئەگەر تۆبە نەکەن ینی ئەم ئینسانە هەم دنیای ئەڕوا هەم قیامەتیشی ئەڕات. دووەم بۆ حەزێکی کاتی بۆ حەزێکی موقت کە دڵنیام ئەوانەی ئەو کاراکەنی چیان دڵخۆش نین چونکە لە دەرەنجامی ئەو گوناحە ئینسان دڵخۆش نابێت لەبەرەوەی تەنها حەزە حەیوانیەکە ئەنجامدرێ خۆشەویستی لەگەڵ نییە سۆزی لەگەڵ نییە پاکی جوانی لەگەڵ نییە. ممارەسەی جنس ئەگەر بە گوناح کرا ئەو لە جیاتی ئەوەی لەزەتت بداتێ عەزابت ئەداتێ عەزابی نەفسی عەزابی جەسەدی ئەوە قیامەتەکەش دەدوا. بۆیە بەڕاستی ینی هەتا زووە میسانانە تۆبە بکەن ڕێ بەخۆیان نەدەن لەمە زیاتر بچنە ناو ئەم گوناحە. خۆی ئەو باندانە زیاتر ئەو خەڵکەی کە دەیهێنن یاخود ئەو ئافرەتانی کە دەیهێنن ئەو جۆرە کارانەیان پێدەکەن لە مقابل پێدانی پارەیەکی کەمە ئەوەی تر بۆ خۆیان پارەکە بۆ سەرۆکی باندەکەیە یاخود ئەندامانی باندەکەیە ئەمەش لە ڕووی مادیەوە قازانجێکی باش دەکەن. ئەمەش وای کردووە کە ئەم کاری بەدڕەوشتی زیاتر پەرەبسێنێ لە هەرێمی کوردستان. من بە سێ چوار ڕێگا کارم لەسەر داخستنی یانەکانی شەوانە کرد. یەکەم ڕێگا هەر لە ڕێی وەکو چاودێریکردنی پەرلەمان بۆ حکوومەت ئەرچی چاودێریکردن هەر لە ڕێی پەرلەمانەوە پرسیارم نرد بۆ وەزارەتی ناوخۆ کە ئایا ژمارە یانەی شەوانە لە هەرێمی کوردستان چەندن لە هەر سێ پارێزگا و هەروەها ئەو شێوازی کارکردنی یانەی شەوانە چۆنە و هەروەها ئایا کاری بەدڕەوشتی و لەشفرۆشی تێدا دەکرێیاننا
لە وەڵامدا وەڵام منیاندایەوە کە ئەو کارە سەر بە پارێزگارەکانە یخۆ پارێزگارەکانیش ڕاستەخۆ سەر بە وەزارەتی ناوخۆن دەبێت ئەو ئامار و داتایانە لای وەزارەتی ناوخۆ هەبێ و ڕێگایەکی تر من بەڕاستی لە ڕێی داواکاری گشتی داوام کرد کە یانی شەوانە لە هەرێمی کوردستان دابخرێن و ئەوانیش دەست بەجێ نووسراوەکانیان بەرز کردەوە بۆ لایانی فەرمی کە ئەمریان کرد بە داخستنی یانی شەوانە لە ڕابردوو بینیمان هەندێک لایانی شەوانە داخران هەندێک باند دەستیان بەسەردا گیرایە خود هەڵیان کوتایە سەر هەندێک یانی شەوانە کە بۆ ئەو مەبەستە بەکارهێنرابوون بەڵام بەداخەوە تا ئێستا ئەمە وای نەکردووە کە ڕێژەی یانەکانی شەوانە بۆ بەکارهێنانی ئەم جۆرە کارانە کەم بێتەوە. بابەتێک کە زۆر گرینگە ئێمە لێرە ئاماژەی پێ بدەین ئەوەیە کە ئایا ئەبێ دەوڵەت چی بکات لە بەرامبەر ئەم پرسە یعنی خۆی ئەرکی سەرکی دەوڵەت دەوەیە کە بەڕاستی ڕێگە نەدا ئەمای بێت و تەنانەت دەگەر هەبێ بەڕاستی بێمە زۆر کۆنتترۆل کراوە بێ زۆر کۆتوبند کراو بێ بە شێوەیە کۆتوبندی بکەی کە بەڕاستی ئاسان نەبێت منکو نمونە هێنامەوە کە تۆگە بێت لە شارێکی وکو ئەمستردامە بگەڕی هێندەی شارێکی هەرێمی کوردستان یاخود هەراق ڕەنگە لەش فرۆشیتیانە بێت ئەمە هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەو کۆتوبەندانی خراوەتە سەرەوە و حکوومەت ئەرکێکی سەرەکی ئەوەیە کە بەڕاستی ئەم کەسانەی لەو کارەوە تێوەگلێنرێن دووبارە ڕاهێنانیان پێ بکات و بیان خاتەوە ناو کۆمەلگا چۆن حکوومەت بەڕاستی هێڵی گەرمی هەیە بۆ تونند و توێژی خێزانی ئەبێ حکوومەت هێڵی گەرمی هەبێ بۆ بەرەنگاربوونەوەی لەش فرۆشی بە دیاریکراوی ئەو جۆری لە کوردستان هەیە چکۆ ئەمە وەکو من وتم ئەمە بازرگانیکردنە بە مرۆڤەوە بازرگانیکردن بە مرۆڤەوە کارێک نییە تۆ بتوانین لێبوردەبی لە بەرامبەریان بەڵکو ئەمە یەکێکە لەو تاوانانی کە لە ئاستی نێودەوڵەتیە ڕێکەوتنامەی زۆر گەورە هەیە بۆ بەرەنگاربوونەوەی بەڕاستەکەی و ناکرێت بەم شێوەی ئێستا ئێمە بەردەوام بین لە کوردستانە ئەگەر بەردەوام بین من پێم وایە خێزانمان بەرەو هەڵۆشانەوەی ئابووریمان بەرەو ڕوخانە پەروەردەمان زۆر داهاتوویکی خراپ چاوەڕێەکە و ئەسڵەن سومعی هەرێمی کوردستانیش سومعیکی خراپە بێ ئەین تۆ بڕوانە خەڵک سومعی وڵاتێکی وەکو فلیپین و تایلەندی بەلاوە باشە یان وڵاتێکی وەکو سوید کە لەش فرۆشیتیای قەدەغێ بێگومان سوید